پرسی کارەبا هێشتا لەلایەن هاوڵاتیانەوە گلەی لێ دەکرێت ڕەنگە هێشتا لێک تێگەیشتنێک هەبێت لەلایەن هاوڵاتیان و لایەن وەزارەتی کارەباوە وەزارەتی کارەبا یاخود لایەنی معنی و پەیوەندیدار زۆرجار بەدەم ئەو گلەیانە یاخود ئەو داوایانە ئەو پرسیارانی کە هاوڵاتیان هەیەە دێنە پێش نەرمی دەنوێنن بەوەی کە کێشەکانیان چیە لە چێ سەرچاوە دەکرێت چۆنەتی چارەسەرکردنی دیارە پێویستی بە دەستە جەمعیەک و تیمێک هەیە بۆ چارەسەری کێشەی کارەبا لەسەر ئەم بابەتە ئەگەر بۆتە کێشەیەک لەلایەن وەزارەتی کارەباوە گەر کێشەی هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە لەلایەن لەگەڵ بەڕێز دکتۆر ئومێد ئەحمەد لەگەڵ بەڕێز ئومێد ئەحمەد کە بەڕێزیان توێژ وەزارەتی کارەبا هەرێمە ڕاستەخۆ لە هەولێر و بیارمان دەبێت گفتوگوی زیاتر دەکەین کاگومێت زۆر سپاس بۆ ئامادەبوونت دیارە ئەوە سیفەی دکتۆریشم خستە پاڵت ئیشاڵڵا نوخشت لێبێ دەمێ بزانم لە ئێستادا ڕۆژی کارەبا لە هەرێمی کوردستانە چۆنە بۆچی تا ئێستا خەڵک لە هەرێم گلەی هەیە لە کارەبا لەلایەن ئێوە کێشەکان چییە گلەیەکانتان چییە؟ بەڵێ زۆر سپاس سڵاو لە ئێوە و لە بینەرانی کەناڵەکەشتان دیارە ئێمە لە ماوە ڕابردوو باسی ڕەوشی کارەبامان کردووە تەواوی پلان و پرۆژەکانی وەزارەتی کارەبا و هەنگاوەکانی وەزارەتی کارەبا بۆ جێبەجێکردنی ئەو کار و پرۆژانی کە پێویستە ئەنجام بدرێن بۆ گەیاندنی خزمەتگوزاری کارەبا بە ئاسێکی باش و تا ئەوەی کە بتوانین بسیار کارمەند کارەبا بۆ هاوبەشانی کارەبا دابین بکەین قسەمان زۆر لەسەر کردووە و لێرەشا جارێکی تر ڕوونکردنەوەیکی زانستی و تەکنیشی وەلایەنی ئابووری بۆ ئەم خزمەتگوزاریە گرنگە ئەخێنە ڕوو ئێمە لە وەزارەتی کارەبا لە ئێستادا توانای بەرهەمهێنانمان لە نێوانی 3500 تا 3600 مێگاواتە و ئەم چاتە وەختەی کە ئێمە قسە لەگەڵ ئێوەکەین لە هەوڵداین بۆ زیادکردنی بڕی بەرهەمهێنان لە ڕێگەی ئەو وێزگانەی کە کاری تازەی تێدا دەکرێت بە تایبەتی لە وێزگەی بازیانی غازی لە ئێستادا سەرقاڵیەوەین کە یەکەیەک بتوانێت 250 مێگاوات داغ بکەین کە ئەگەری هەیە لەم چەند ڕۆژەی داهاتووە تەواو ببێ بەرهەمهێنان لە هەرێمی کوردستان و کوژەرخان کاری باش تێدا کراوەوە ئێمە زیاتر لە 6700 تا نزیکی 7000 مێگاوات توانای بەرهەممان هەیە بەڵام ئەوەی کە لە ماوەی ڕابردووش قسەمان لەسەر کردووە گرفتە گەورەکەی ئەوەیە کە بۆ ئەم ژێرخانە سوتەمەنی پێویست لە بەردەستانیە کە غازی سروشتیە وەزارەتی کارەبا پێداویستەکانی خۆی و هەوڵەکانی خۆی بەردەوام کردووە لەوەی کە لەگەڵ وەزارەتی سامانە سروشتەکان و لایەنە پەیوەنددارەکانە بۆی کە چیزووە ئەم سوتەمەنیە دابین بکرێەوە گاندنی وەڵامی ئەوان چییە بۆ پایپڵاینی غاز بۆ وێزگانەی بە دڵنیایی هەمانگی هەیە بە تایبەتی لە ئێستاە کە تێگەیشتنێکی باش هەیە لەوەی کە ئەبێ هەرچی زووە پەلە بکرێت لە دابینکردنی ئەم سوتەمەنیە بەڵام لایەنی تەکنیشی و پرۆسەی تەکنیشی ئەوان بۆ زیادکردنی غازی سروشتی بەڕاستیەوە لە اختصاصی خۆیانە و ئێمە ناتوانین بزانین ئەوان بە چه هەنگاوێک و بە چه خێراییە کار دەکەن بەڵام گرنگەوەیە کە لێک تێگەیشتنەکە هەیەەوە ئەمە هەنگەکە هەیە باشە پلانی نوێ بەڵێ 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 بەرامبەری ئەمە لە وەزارەتی کارەبا ئێمە بە پێ ئەو ئیمکانتەی لەبەردەستمانە بووە جگە لە مەوزوعی ژێرخانەکەی کە باسم کرد لە لایەنی بەرهەمەکە لەلایەنی تۆڕەکەشا وەکو هێڵەکانی گواستنەوە و وێزگەکانی گواستنەوە و تۆڕی دابەشکردن کاری باش کراوە بە پێ ئەو ئیمکانتەی لەبەردەستی وەزارەتی کارەبایە بووە ئەتوانم بڵێم وەزارەتی کارەبا بە پێ ئەو ئیمکانتەی لەبەردەستیا بووە باشترین کاری کردووە ستافێکی ئێژگارمان دوو کە ئێمە بە شەو و ڕۆژ لە خزمەتی هاوبەشان و هاونیشتمانیانی خۆمان بووین بەڵام ئەو ئاستەنگانی کە لەبەردەستا بووە یعنی ئێمە پاساو نین ئەمانە حەقیقەت و واقعەن هەموو کەسێکی تەکنیکی هەموو کەسێکی شارەزا لە لایەنی بەڕێوەبردننی کار و پرۆژە لەوە تێگا کە هەموو کارێ بە پارە بە بوجە و ئەوکو باسم کرد ئەو وێزگانی بەرهەمهێنانیش بە سوتەمەنی ئەکرێ کە ئێمە لە وەزارەتی کارەبا بەم واقعەوە توانیومانە ئەو خزمەتگوزاریە کە هەیە پێشکەشیکەین
بە ئەو پەڕی توانا و ماندووبوونی ستافی وەزارەتی کارەبا بووە بە دڵسۆزی و بە خەمخۆری و شەونەخۆنی ستافی وەزارەتی کارەبا بووە. باشە کاگومێت. ئێستا دیارە لە ماوەی پێشووتری شاهر لەسەرم بابەتە زۆر بوو بە زەجە لەناو سوسیال میدیا کە بۆچی وەزارەتی کارەبا ئەڵێت سوتەمەنی پێویست نییە بۆ ئەوەی کە بتوانین کارەبا دابین بکەین بۆچی کێشەی سوتەمەنیان هەیە لە کاتێکا کە هەرێمی کوردستان دەوڵەمەندە خاکەکەی بە سامانێکی سروشتی وەکو سوتەمەنی ئەم کێشەیە بۆچی چارەسەر ناکرێ یعنی بەپێی پێویست حکوومەتی هەرێمی کوردستان چ لە ڕێگەی ناوەندە بێت چ لەناو وەزیری سامانە سروشتیەکان لە هەرێمی کوردستانە کەی ئەم کێشەیە چارەسەر دەبێت؟ لە ڕاستی من بە قەدەری سنووری بازنەی کاری خۆم وەڵامی پرسیارەکان تێمەوە ئەو پرسیارەیە بێت جەنابەت لە خەڵکی معنی و مختصی خۆی بکەیت بەڵام بە قەدەری ئەوەی کە وەکو باسم کرد ئەو کارە هاوبەشەی کە ئێمە هەمانە لەگەڵ وەزارەتە پەیوەنددارەکانە وەزارەتی سامانە سروشتەکان کە ئێمە هەموو ئەو سوتەمەنی کە بۆ هێزگەکان دابی نەگرێت چیان لەبەر دەست هابووە وەکو توانای سوتەمەنی تەسلیمی ئێمەیان کردووە ئێمە کردمانە بەکارەبا بەڵام پرۆسەی زیادکردنەکەی و پێداویستەکانی ئێمە بۆ غاز و بۆ سوتەمەنی بەو شێوەی کە ئێمە پێویستمان پێێتی هاوتەریب نەهاتووە ئەوە بابەتێکی لەوانەیە پەیوەندی بە لایەن تەکنیشی بە شێوازی ئەو پرۆسەی کە ئەوان کاری پێ دەکەن بە دڵنیایی لایەنی قەیرانی داراییش کاریگەری هەبووە لەسەر کاری هەمومان هەروەکو چۆن کاریگەری هەبوو لەسەر کارەبا و بە دڵنیایی لەسەر ئەوانیش. باشە پێوەی دانانی پێوەری زیرەک تا چەند بە فیڕۆدانی کارەبای کەم کردەوە و بە شێوەیەکی گشتی سوودی هەبوو هەم بۆ وەزارەتی کارەبا هەم بۆ هاوڵاتیان. پێوەری زیرەک وەکو پرۆژەکە خۆی وەکو ئەو تەکنۆلۆژیا پێشکەوتووە کە پێوتێ سمارت میتەر بە دڵنیایی چەندین ئۆپشنی تێدایە کە هەمووی بە قازانجی خزمەتگوزاری کارەبا و لایەن تەکنیشی و لایەن دارایی کارەبا ئەشکێتەوە. ئێمە لە وەزارەتی کارەبا لەگەڵ دانانی پێوەری زیرەکە ڕێژەی ونبوونمان بە لە سەعات دەکەم کردەوە. لە ئەو شوێنانی کە دانراوە بە دڵنیایی تەنیا ئەو شوێنانی کە دانراوە هەمووی نا سەرپێچەکان کۆتایی پێ هاتووە. ئەمە لە سەرەتاوە پێوەریزیەکیی نەکردبێ ئەمەی کردووە و چەندین ئۆپشنی تریشی تێدا لەوانە سنوور دارکردنی بەکارهێنان بۆ کۆنتڕۆڵی خواست و بەکارهێنانی کارەبا بۆ پێداویستیەکانی ژیان لە ئامێرە کارەباییەکان بە شێوەیەکی دروست و زانستی ئەوانە هەمووی لە ناو ئەو خەسڵەتانایە کە پێوەریزیەک هەیەی ئێمە ئەو لەو پرۆسەیە بەردەوامین زیاتر لە ملیۆنێک و 300,000 پێوەرمانداناوە و بۆ تەواوی هاوبەشانی هەرێمی کوردستانیش لە پلاندایە کە جێبەجێ بکرێ هەبوو. باش پرسی وزەی خۆریش زۆر باسی لێوەکرا یعنی لە پلانان نییە سوود وەربگیرێت لەو خۆرەی لە وەرزە جیاوازەکانمان بە جوانی بە شێوەیەکی زۆر باش لە هەرێمی کوردستانە بەدی دەکرێت لە وەرزی هاوینە ئەو لە بەهار و پاییزی شابامان شێوە خۆری پێویستەیە سوودمەند دەبین لەو خۆرە لە ساڵانی داهاتووە بۆ کارەبا. بە دڵنیایی وەزارەتی کارەبا لە کەناڵ ڕاگەیاندنی خۆیەوە قسەی لەسەرەوە کردووە و بۆ کەناڵەکانی ڕاگەیاندنی هەرێمی کوردستان لە کاتی خۆیان ڕوونکردنەوە دراوە لەسەرکی وەزارەتی کارەبا لە هەر سێ پارێزگای هەولێر و سلێمانی دهۆک بە توانای 100 مێگاوات لە هەر پارێزگایە کە معدلی ساڵەکەی 25 مێگاوات دەکات وزەی خۆردا ئەمەزیێنێ کە ئەمە دەستپێشەکە بۆ هەنگاونان بەرە وزەی خاوێن هەرێمی کوردستانیش لە ڕووی با بڵێن هەبوونی وزەی خۆرەوە و هەبوونی ئەو توانای خۆرەی کە بتوانرێ کارەبای پێبەرهەمێنرێ دەوڵەمەندە بۆیە کار لەسەرەوە کراوە و بە دڵنیایی بۆ ئایندەش ئەگەر پلانەکە سەرکەوتوو بوو ئەتوانین فراوانیشی کەین و وردە وردە هەنگاو بەرەوە بنین کە لە ڕووی ژمارەی وێزگەکان و لە ڕووی بڕی توانای بەرهەمەوە فراوانیکردن و زیاتریشی کرد. باشە کاگومێت دابشکردنی پێدانی کارەبا بەپێی پارێزگاکان
چ گۆڕانکاریێکی بەسەردا هاتووە لەم چەند ساڵەیە بە دیاریکای گەر باسی 2022-2023 و پلانەگەر هەبێت و بە چ میکانیزمی ئەم کارەبایە دابشکراوە بەسەر شارەکاندا؟ هیچ گۆڕانکاریێک بەسەر دابشکردن کارەبا نهاتووە، تەنیا هەرە و با بڵێن میکانیزمەیە یا ئەو ڕێگەیە کە تێیدا کاتی خۆی تێستی پارێزگاکان کراوە بۆ خواست هەموو پارێزگایەک چەندی پێویستە کە بتوانێت بچوە کاژمە کارەبا با لێەوە ڕێژەی پێویستی هەر پارێزگایەک دەرهێنراوە و لە ئێستادا لە هەرێمی کوردستان ئەو ڕێژانە با بڵێن جێبەجێ ئەکرێ و لە کۆتایی هەموو مانگێکا و لە کۆتایی ساڵەکەشە ڕێژەکان دەرەهێنرێ کە بە شێوەیەکی دادپەروەرانە دابشکراوە بەسەر شارەکانە. باشە، باس لەوە دەکرێت کە حکوومەتی هەرێم لە کاتێکا کە خەڵک وەکو خۆی باسی لەوە دەکات ئەوان ڕازی نین لە بڕی پێدانی کارەبای ڕۆژانەیان بە ماڵەکانیان، بەڵام لە بەرامبەرەمەدا حکوومەتی هەرێم بڕێک پارەدا کارەبا دەداتە شارەکەی ناوەڕاست و باشووری عێراق. ئەمەوێ ڕاستی و دروستی بابەتەکە و میکانیزمی پێدانی ئەم کارەبایە لەسەر حسابی هەرێمی کوردستانە یاخود مقابلێکی دیکەی هەیە کە بە میکانیزمێکی یاسایی دەدرێت بەوان؟ وڵای ئەوەندەمان قسە لەسەرەوە کردووە بزانم ئەگەر بڕۆن بگەڕێنەوە لە هەموو کەناڵەکانی ڕاگەیان دەردەوەی زۆر قسەمان لەسەر بابەتەکە ناخۆش بووە و پرسیارەیانی ئەوەندە دووبارەیە بێتەوە کە ئێمە لە ساڵی 2007 قسەی لەسەرەکەینەوە بەرەو 6 ساڵەچەیانی ئێمە باسی ئەومان کردووە کە لە ئەو سەروەختانەی کە وێزگەکانی بەرهەمێنان تەواو بووە ئێمە نەسوتەمەنیمان هەبووە پیان بدەین و توانایی داراییشمان هەبوو کە وێزەکەی لێ بکڕین و بۆ ئەوەی ئێمە لەژێر التیزاماتی قەرەبووی ئەو وێزگانە دەرچین ڕێگەمان داوە نەگە سوتەمەنی هەبێت سوتەمەنی دابینکەن ئەتوانن کارەباکان هەنار دەکەن و ئەمە هیچ کاریگەریکی لەسەر ئەو وزەیە نەبوو کە ئێمە دابشمان کردوشتنەوە وزەی کە ئێمە هەمان بۆ خۆمان دابشمان کردووە و ئەوان لەو کاتێک کە وێزگەیەکی تازە هاتوتەکایەوە کووتە ئێمە توانیوە تعامل لەگەڵا بکەین بەو شێوەیەوان دەستکراوەکردن و کاری خۆیان کردووە. بەڕێست ئومێد ئەحمەد وتەبێژ وەزارەتی کارەبای هەرێم زۆر سوپاس پامان دەبوونێت کاک ئومێد ماندوونەوە.